الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني بريس پیغمبر اکرم صلی الله علیه وسلم مترسی خوی در بڕی و وەسەر ئەم ئومەتی ئیسلامە کە ئەوەی دەبێتە هۆکاری لە ناوبردنی گەلان وەکو لە جیهانی ئەوروپادا ئێستا ئایدس کۆمەڵگەی هەڵوەشاندووە. زیاتر لە 7 ملیۆن مرۆڤی سەر ئەم زەویە داغانە بە نەخۆشی ئایدز و وردە وردە پارچەکانی جەستەی هەڵدەوەرێ بەڵگەی هەڵامەتێک و ڤایرۆسێکی بچووک ناگرێ کە بە سەرنجامی تێکەڵاوی نادروستی نێوان ڕەگەزی نێر و مێدا دروست دەبێ. کۆمەڵگەی ئێمەی مسڵمان پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم دڵنیا بووە لەوەی کە کۆمەڵگایەکی داوێن پاک و ڕەوش بەرزین، کۆمەڵگایەکین خۆمان دەپارێزین لە گوناهەکان، لە ڕیباخۆری، زۆر جاریش سوپاس بۆ خوا خۆمان دەپارێزین لە ڕشتنی خوێنی یەکتر. بەڵام ئەوەی ئەو خۆشەویستە لێی ترساوە و باسی کردووە بۆ ئێمە فەرموویەتی دوو شت هۆکاری لە ناوچوونی گەلانی پێشوو بوون. ئەوە داء الئومەمیان پێدەوترێ. ئەو نەخۆشیە لە ناو هەر گەل و میللەتێکا بێ بەرەو دواوەی دەباتەوە، پێش ناکەوێ، گەشە ناکە، گەشە سندوو نابێ، ئاڵای بەرز نابێ، هەمیشە بەرەو شکست دەڕوا، لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر هەنگاو دەنێ. ئەویش بریتیە لە دوو بەڵای الحەسەد والبەغضا، حەسوودی بە یەکتر بردن لە ناخەوە و لە دڵەوە یەکتر بغزاندن. حەسوودی بەوەی کاتێک کە تۆ کەسێک دەبینی لە برایان و خوشکانت، لە نزیکان و ناسیاوانت حەس بکەی ئەو خۆشیەی نەمێنێ، نە لە ماڵی تۆی دزیوە، نە لێیدا گیر کردووی، نە حەقت بەسەریەوە هەیە، کەچی لە ناخەوە حەس بکەی بە ناخی زەویدا بڕواتە خوارەوە، حەس بکەی لە ناخەوە کە ئەو تووشی کارەساتێک ببێ، پێی خۆشحاڵ بی. دووەم کاتێ بە کەسێک دەڵێی بە قوربانتم و دەست بە سنگەوە دەگری، لە ناخی دڵتەوە پەنا بەخوا وانە بێ و ڕقت لێی بێ. جا ئیسلامی ئێمە قاعیدەیەکی هەیە کە پێی دەڵێن التەخلیە والتەحلیە. قاپێک یەکەم جار ئاوێکی تێدایە، ئەگەر بتەوێت شەربەتێکی تێکەی دەبێ ئاوەکە بڕێژی، ئەمجا دوایی خاڵی بێ و شەربەتەکەی تێکەی. دڵی ئینسانیش یەکەم جار دەبێ خاڵیکەی لەم حەسوودیە و لەم ڕقە ناشکرێ بە بۆشایی بمێنێتەوە. ئیسلام دەرمانەکەی بۆ داناوە، دەفەرمێت دڵت پڕ بکە لە خۆشەویستی. وتانی ئەمڕۆمان بەویستی خوای پەروەردگار باسێکە لەسەر خۆشەویستی. خۆشەویستیش تەنها بریتی نییە لە شتێکی بچووک، خۆشەویستی واتە هەموو ژیانی ئینسان. یەکەم شتێک کە مرۆڤ بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بە دوویا عەوداڵە خۆشویستنی پەرسترا و مەعبودێکە. بەڕێزان، هەموو کەسێک حەز دەکا و پێویستی بەوە هەیە پەرستراوێکی هەبێ، هانا بۆبەرێکی هەبێ، لە کاتی تنگانەدا هاواری لێ بکە، خۆی بە قوربان بکە. ئەوە تا تەماشاکە کاتێک کە مرۆڤ دینی حەقی بەردەست نەکەوتووە، بەدەستی خۆی بتی تاشیوە. ئەوە لە کۆندا و لە ئێستاشدا. ئێستا وڵاتێکی وەکو مالیزیا بۆ هەموو پێشکەوتووە بتپەرستی لێیە. وڵاتێکی تەکنەلۆژیای سەردەمی پێشکەوتووی وەکو یابان بە ملیۆن خەڵک ئێستا بتەکەی لەبەر دەرگاکەیدا ناو ڕۆژانەی دەپاڕێتەوە دەیپەرستێ. حەز دەکا و هەست بەوە دەکا پێویستی بە مەعبود و ئیلاهێک هەیە. ئەها نابینی بە درێژایی مێژوو مرۆڤ لەسەر بتەکەی خۆی بە کوژداوە. ئەو هەموو خەڵکەی لە شەڕی کافر و موسڵماندا کوژراوە زۆربەی کار لەسەر بتپەرستی بووە. کابرا وتوێتی بتەکەم نابێ سوکایەتی پێ بکرێ. ئیبراهیم دەخەینە ئاگرەوە لەسەر ئەوەی بڵێ ئەم بتە شایانی پەرستن نییە. بۆیە ئینسان کاتێک کە دینی حەق دەدۆزێتەوە ئەمجا ئەڵڵای خۆش دەوێت. بۆیە دینی ئێمە لە خۆشەویستی ئەڵڵاوە دەست بە خۆشەویستی دەکا. زانای بەناوبانگی ئیسلام کە سەرەتا مولحیدێک و بێدینێکی زۆر مولحید بووە، هەر ئەسڵەن بڕوای بەخوا نەبوو. دوای خوا هیدایەتیدا ئەم پیاوە بوو بە یەکێک لە ناودارانی ئیسلام، ئەویش دکتۆر مستەفا مەحموودە. دکتۆر مستەفا مەحموود لە ئیلحادەوە 180 لەبەرەو ئیمان گەڕا، بە زانست خوای دۆزیەوە،
دکتۆر مستەفا مەحموود دەڵێ وەڵڵی من کاتێک کە سەیری ئیسلام دەکەم خەڵکی وا دەزانن دین و دینداری یەک قایمەیە بیکە و مەیکە نوێش بکە و عەرەق نەخۆی ئەوە بکە و ئەوە مەکە قایمەیەکە لە عقوبات ئەمە عقوبەی دزی ئەوە عقوبەی زینایە ئەوە عقوبەی خیانەتە ئەوە عقوبەی فڵان شتە یەک پارچە سزایە بریتیە لە قایمەیەک لەوەی حەڵاڵە و حەرامە ئەڵێ کاتێ ئەمانە سەیر دەکەی ئەمە بۆ ژیانی سەرزەوین بۆ ئەوەی خەڵک ستەم لە یەک نەکا خوای گەورە ئەم قاعیدانەی داناوە بەڵام ئەسڵی دین ئەمە الدین و فەشەیء ئاخەر بەڵام ئاین لە ئەسڵی خۆیدا شتێکی ترە ئەعمەق و ئەشمەل و ئاین و دینداری و خواناسی زۆر قوڵتر و فراوانترە الدين في الحقيقة هو الحب هر دين لأصل دا يعني خوشويستي الله وإذا غاب ذلك الحب فإن كل العبادات والطاعات لن تصنع متدينا مسلما أجر أو خوشويستي لنا خانة سبا هم طاعة عبادة دنيا بكي نيو تشاواند بسوز دو بالروا يقروج روجي صال جج نبي برو نبي كتو بروجو نبي همو صالح حج بكي نات كاتا أو خوانا سودين داري كخوا دي وخلي استفادة اللي دكا هرش تكن روتينا بويا راستا فعلا وايا أجر أو خوشويستي خوا لدلتا جيجير بو توهمي شيء التزامت بأمري خوا وهيا هميش العبادة داي بويا زاناني كونوا سردم لسر أول عبادة شيا العبادة غاية الاستسلام له بغاية المحبة له عبادتي خواي قولة بريتيا لتسليم بون بخوا لقل أو بري خوشويستي بو خوا هل ديني أمدا حرامة دا الصلاة بناي مسلمانان وبيع استابل وقت الجمعة هر كسي لو بازار ببينم فلا خيركم شون نشي بو جمعة أو كاتتو ديكي بمنافق نخير دبيع عبادت كتو هاتوي بو جمعة لا أو بري خوشويستي بو خوا وديني خوا هاتوي بو مزقود نابێت کەس بە زۆر بتێنێ نابێت کەس بە زۆر نوێژت پێ بکە چونکە ئەو عیبادەتە بە کەڵک نایە نەدەتکا بە مرۆڤێکی ئیماندار نەلا لە خوا قبوڵت دەکا بۆی یەکەم شتێک خۆشەویستان بریتیە لەوەی کە ئێمە ئەڵڵامان خۆش دەوێت دوای ئەوە پێغەمبەری ئیسلامت خۆش دەوێت ئەگەر کەسێک ماڵەکەت ئاگر بگرێ تۆ لە ناو ژوورێکا تەوق بکرێ پۆلیسێکی ئاگر کوژێنەوە خۆی فیدا بکە و بێ دەستت بگرێ و لەو ئاگرە ڕزگارت کە تخوا تەمای مەمنونی نابی هەمیشە خۆشت ناوێت دەڵێ فڵان کەس بنی ڕزگار کە ئەینا ژیانم کۆتایی پێهاتبوو دەی وەڵڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو زاتایە ئێمەی دەستگرت و لە ئاگری دۆزەق ڕزگاری کردین بۆیە ئینسان ئەگە ئینسافی هەبێ ویژدانی هەبێ ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆی خۆشتر بوێ سێمیان خۆشەویستی دایک و باوک بۆ منداڵ خۆشەویستی منداڵ بۆ دایک و باوک ئەمڕۆ ئەم کۆمەلگای ئێمە بە ئەمەوە وەستاوە با کاڵ نەبێتەوە ئەوروپا بەگەڵ ئەو هەموو پێشکەوتنە جوانی کە هەیەە کۆمەڵشتیان لەدەستداوە ئەویش بەهای خێزانیە سەی دەکەی منداڵێکە هەر ئەوەندە بوو بە 17 ساڵ دەڕاتە سەر جادە و خەریکی کاری خۆیەتی دایک و باوشی مەگەر جەژن و جەژنێک لە مناسبەتێکە گوڵێکی پلاسیکی لە خەڵوەخانەیە پێشکەشکە توخوا بە وریابین کۆمەڵگەی ئێمە خێزانەکەی خۆشەویستی لەدەست نەدا دایک و باوک و منداڵ بەڕێزان هەرەوە نییە تۆی باوک کاسپی بکەی و تۆی دایک چێژ لێنێ و منداڵیش بێتەوە سەر سفرەکە ئەمە ڕۆتیناتی ژیانە ئەوە واجباتە نا با محبەتێک هەبێ با ئاستی خۆشەویستیمان وابێ وەکو ڕابردووانمان بە قوربانی یەکتر بین لەناو ئەم میلەتەی ئێمەدا ئەوەندە نمونەی جوان هەیە لەم خۆشەویستی نێوانی دایک و کوڕ لە نێوانی باوک و کچدا لە کاتی ئەنفالەکانی هەشتا و هەشدا کە ئەو میلەتە مەزلومەی ئێمە ئاوە بە زیندوێتی ژێر چاڵ خرا و کەسیش نەبوو ڕۆژە لەسەرمان بەجواب بێ کابرایەک باز دەکاو لە کتێبە تۆماری کردو ئەڵێ لە قۆپی قەرەداغ بووم کە ئەنفال هات بۆ ئەو منتیقەیە و خەڵک هەمووی بە پێشمەرگە و خەڵکەوە ڕای دەکرد نەمان دەزانی بەرەو کوێ بڕۆین بینیم کوڕێکی گەنجی جوانی باڵا بەرزی هەڵکەوتوو هەر شیرین سەیری بکەی پیرێژنەیەکی بە کۆڵەوەیە کە پیرێژنەکە لە قاچ کەوتبوو وتمانەوە چییە وتیەوە دایکمە پیرێژن لە زمان نەکەوتبوو بەڵام لە قاچ کەوتبوو بە کوڕەکەی دەگوت ڕۆڵە گیان هەناسەکەم کزەی جەرگەکەم بە قوربانت بم تو خوا من لەژێر بەردێکا لە ئەشکەوتێکا دانێ و خوال لەگەڵ بێ تو خوا بە ئەنفال نەکرێ و حکومەت نەدگرێت تۆ فیداری هیچت پێ نییە بگیرێ ئیعدام دەکرێ تو خوا من فرێدە و ڕزگارت بێ بە چونکە بەهۆی منەوە ناتوانانی وەکو ئەو خەڵکە ڕێ بکەی ئەوە تا جەماعەت بە جەماعەت ئێمە بەجێریاڵن ئەڵێ دای کوڕەکەش دەیگوت دایژیان کوڕە من بە قوربانی تۆ بم بەخوا یان لەگەڵ تۆ ڕزگار دەبم یان لەگەڵ تۆ دەچمە ژێر خاکەوە لە قۆپی قەراغەوە دەیباتە گەرمیان بۆ منتیقەی سنگاو لەوێ بەرهێرشی ئەنفال دەکەوێت دایک و کوڕەکە بە یەکەوە ئەنفال دەکرێت
ئامادە نەبوو کوڕک دایکەکەی بەجێ بێڵێ وتی یەقینەن دەشی زانی کە ئیعدام دەکرێت یەقینەن دەیزانی بە زیندوێتی شۆفڵگڵی بەسەرا دەکات بەڵام ئەو خۆشەویستی وای لێ دەکات چۆن دایکە پیرێژنەکەم بەجێ بێڵم ئەو دایکەش چەند غەریبە کەسێک نەبێ ئاوڕی لێداتەوە ئەوەندە ڕۆڵەکەی خۆش دەویست دەیگوت کوڕم با تو خواتەوە ڕزگارت بێ و با من تیاچم ئەم خۆشەویستیە دەبێت جارشکە بگەڕێتەوە ناو خێزانەکان کاتێ لە سفرەیەک کۆ دەبینەوە بەو محبەت و خۆشەویستی و باوکو دایک و ئەولاد سەیری یەکترکەن پاشان خۆشەویستی نیشتیمانەکەت هەروەکو ڕەسوول الله بۆ مەکە گریا مەکە هەمووی سزا و ناڕەحەتی بوو بۆ ئەو هەمووی شوانی و دەربەدەری و هەژاری بوو کە بەجێ دەڵێ فەرمێسک بە چاویا دێتە خوارەوە و دەڵێ نەدەچووم لە ناوت و هیجرەتم نەدەکرد و غوربەتم هەڵ نەدەبژار ئەگەر ناچار نەکرامایە خۆشەویستی بۆ ژینگەکەت لە نیشتیمانەکەتدا ئەوە صفاتی ئینسانی مسلمانە کاتێک کە پێغەمبەر دەفەرمێ ئوحود ئەگەر حەمزەشی لێ شەهید کرابێ شاخێکە خۆشی دەوین و خۆشمان دەوێ ئیمامی ابن عەرەبی کە کابرایەکی صوفی و ئەهلی تەریقەت بوو و مفەسیری قورئانە دەفەرمێ لن نبلغ من الدين شيئا حتى توقر جميع الخلائق ولا تحتقر مخلوقا ما دام الله قد صنعه إنسان نابت أخوانا راستقينا إنسان نابت الديندار راستقينا تا وايلنا يا بشاوي حرمته والسير هم مخلوقات إخوانك بزيدته وبهميان داو هيتشان بسوق سيرناك لم يروليك وكديبيني قاتشي بيدا مني أقر تشارت هبو خوباريز بوي بلا أما مخلوق إخوايا ها سبحان الله جارك فيلمێکم بینی لەو ئەوروپایە بلافاو بەسەر شوێنێک یادابوو ئەو خەڵکە بە مناڵی بچووکەوە تا ژن و پیا و بە تەمەن هەر هەمووی لمەکەیان لا دەبرد و بەسکەشی سەڵیان دەردێنا ئەیانگوت هێلکەکانی ژێر کلم کەوتووە کە ئەوەم بینی وتم ئەوە ئیسلامی ئێمەیە ئەوە ئیسلامی ئێمەیە بەسکەشی سەڵێک لە هێلکەکەی تروکا و لیتە بەسەریا هاتووە ئەو خەڵکە هەمووی پەلاماریەدا و ڕزگاری دەکردن يعني التصوف إيما صوفيا كان إيما تشو خانقا كان إيما أما منهجيان بوا أو منهجيك يستخلق بيدا قال لكتيبا كان إيما داتو مال كراوة أبي حد مخلوقك إخواد بيني ريزي لي بقري دشتو در خوش لبيو صلاجايك شين دبتو نابي بدلنيايا و نابي أزيتي بدي نابي بيشكيني ونابي دلقدارك ليبقي ومخلوقي إخوايا أم خوش ويستي والي دكا ولاتك آودان بيه هەموو وڵاتانی دنیا بەڕێزان بەوە ئاوادانن خەڵک نیشتیمانی خۆی خۆش دەوێ خەڵک ژینگەی خۆی خۆش دەوێ سیارەکەی دووکەڵ دەردەدا بەبێ ئەوەی مرور پێی بڵێ ئەڵێ زەرەر لە خۆم و خێزانەکەم و هاوڵاتیەکانم دەدەم ئەچێت چاکی یەکاڵە با ژینگەکەم پیس نەبێ شەرنی هەموو شتێک لە ترسی غراماتی هاتوچۆ بێ خۆ ویژدانت هەبێ و لە خۆشەویستیەوە ئەم کارە دروست بکە پاشان خۆشەویستی نێوان ئیمانداران پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێ دوو کەس لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادان و مەترسی قیامەت نایانگرێتەوە وەڕەجولانی تەحابا فی الله دوو پیاو دوو ژن و پیاوێک کە وەکو خوشکوبرا سەیریەک دەکەن تەنها و تەنها لەبەر ئەڵڵا یەکتریان خۆش دەوێت چەند جوانە تۆ کەسێکت خۆش بوێ نە ئیشی پارەت پێیەتی نە ئیشی پۆست و پلە و پایەت پێیەتی نە ئیشی حیزبایەتی و دەنگدانت پێیەتی نە ئیشی دیفاعکردن و هانابردنت بۆ لایەتی لێرەوە لەو سەری دنیاە خۆشت دەوێت لەبەرەوەی خواناسە لە شارەکەتدا نزیکتە دوورتە هیچ نییە کە ناوی دەبیسترێت دڵی یا ڕەبی خوای گەورە بیپارێزێ وەڵڵی لەو کاتەیە تۆ دەبی بە خۆشەویستی خوا ئەساسی دینی ئێمە لەسەر خۆشەویستیە ئەی خۆشەویستی کابێگە مسلمانانمان خۆشویست ڕقمان لە کافرانیش بێ ناوەڵڵە بەڕێزان دینی ئێمە دینی خۆشەویستیە لەسەر لەگەڵ هەر کەسێکە با هاو دینیشمان نەبێ بەڵام بە شەرتی زەرەری بۆ خەڵک نییە زەرەری بۆ مسلمانان نییە لەسەر بیر و باوەڕی خۆی خەریکی کار و کەسابەتی ژیانی خۆیەتی ئەمەش پێی دڵەوە عەلاقەی حوب و تەقدیر و ڕێز و حورمەت پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم یەکێ لە مامەکانی ناوی ئەبوو طالیب بوو کاتێ بوو بە پێغەمبەر وتی ئەی محەممەد من هەرچەند بڕوان بە تۆ نییە وەکو پێغەمبەرێک بەڵام بڕۆ دەتپارێزم هیچ کەسێک لەژێر سای منە ناتوانێت پەنجەت بۆ بێنێ فعلا هەتا ئەبوو طالیب مابوو قوڕیشیەکان شەرمیان لێ دەکرد و پێغەمبەری خوا پارێزراو بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرمووت چۆن دەچمە ژێر سای پیاوێکەوە کە بد لە ماڵەکەیایەتی دینی ئێمە دینی تەعامولێکی واقع بینانەیە منی کورد بووم هەیە لە کابرایەکی بتپەرستیش داوای پاراستن بکەم بڵێم وەرە من میلەتێکی مەزلومم دیفاعم لێ بکە ئەمە لە دینی ئیسلامدا حرامێکی تێدا نییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو هەوڵی خۆشی دا ئەبوو طالیب هەر بە کافری مرد هەر بتەکە لە ماڵیا بوو هەر وتی لەسەر دینی باو باپیران و ناڵێم لا ئیلاهە ئیلا الله نەیوت کە مرد پێغەمبەری خوا فەرمووی گۆڕا و گۆڕچێ فەرمووی چۆن دەبێت دڵم بۆی بەخەم بێت چۆن دەبێت دڵت خۆشەویستی کەسێکی تێدا بێت کە خوای نەناسی فەرمووی نا وەڵڵا
ئەو ساڵینا عام الحزن کە مامەکەی مرد وەکو خات و خەدیجەت پرسەبار بوو بۆی کەواتە دەکرێت کابرایەک هاودینیشن نەبێت تۆ لە دڵەوە خۆشت بوێ لەبەر ئەوەی پیاوێکی بەڕێزە لەبەر ئەوەی پیاوێکی سەلامەتە لەبەر ئەوەی پیاوێکی ئینسان دۆستە ئەوە لە قیامەتە دەچێتەوە حزوری خوای خۆی کە دروستی کردووە بەهەشت و دۆزەخیش هەر بەدەستی ئەوە بەدەستی من و تۆ نییە لە دوای ئەمانەوە خاڵی حەوتەم خۆشەویستی نێوان ڕەگەزی نێر و مێ کە میحوەری وتارەکەی ئەمڕۆمانە هەموو ئەمانە خۆشەویستین و بناغەیەکی پتەون پاڵت پێوە دەنێ کاتێک کە ئینسان گەیشتە حەدی بلوغ هەز دەکا پێویستی بە ڕەگەزی بەرامبەرە هەموو نێر و مێیەک دڵی بۆ یەکتر دەجوڵێ ئەگەر وا نەبوویایە بەڕێزان ئەم سەرزەوی ئاوەدان نەدەبوو کوڕێک و کچێک نێر و مێیەک لە سروشتا جیاوازن لە شکڵا لە شۆمەڵشت جیاوازن لە تەبیعەتە تۆی پیاو دەچێ بازار لەگەڵ خێزانەکەت دوکانێک دوکان دەکەی جووتێک خوێندەرە بەدڵی خۆت دەکڕی ژنێک سێ جووت خوێندەرە دەدڕێنە جووتێک خوێندەرەی پێ ناکردرێ 50 کراس تاقی دەکاتەوە دانەیەک دڵی نایگرێ بۆیە پیاوان دایمەتەوە 10 دقە لە بازار وەڕزی خێزانەکە 3 سەعات دەسوڕێتەوە بە خیاڵی دانایە بۆیە زۆر پیا و ژن تەحەمولی یەکتر ناکەن لە بازارکردنە ئەم هەموو ناڕەحەتیە ئەم هەموو ئیزدیواجەتیە دژایەتی تەبیعەتە کە لەخوا لە بینی ژن و پیاوە ئەمی وا دروست کردو ئەوی وا دروست کردو ئەم بۆ شتێک و ئەو بۆ شتێک ئەم ڕەقتر و ئەو نەرمتر ئەم عاتیفەی کەمتر و ژنەکە سۆزدارتر چونکە دەبێت دایک خوای گەورە ئەم خۆشەویستی دروست کردو بۆی ئەم دوانە بە قوربانی یەکتر بن ئەگەر وانە بووایە کەس نەیەتوانی ژن بێنێ کەس هاوسەرگیری بکە کەس دایک بێ کەس باوک بێ ئەو خۆشەویستیە وا لێ دەکاتەوە بە قوربانی هاوسەرت بی هاوسەرت بە قوربانت بێ لەگەڵ ئەوەشا کۆمەڵێ ناڕەحەتی ژیان لە بەردەم تا هەیە جا ئەم خۆشەویستیە لە کوێوە دەست پێ دەکات ئایا ئینسان حرامە نێر و مێیەک بە حەیاتی چاویان بە چاوی یەکتر بکەوێ خۆشەویستانی ئێمە دەبێت واقعانە بیر بکەینەوە ئێستا ئەو هەموو کڕۆکچەی ئێمە دەچێتە پەیمانگا و جامیعە ڕۆژانە لەسەر کورسێکن لەناو محاضەرەیەکان بەیەکەوە مامۆستا ژنە و تەلەبە کوڕە دەکرێت سەیری نەکە نەخێت ئەم سیرکردنە گشتیە دەشکرێت لە ناویاندا کەسێک بە چاوی دڵ سەیری کەسێکە بۆ ئەوەی بیکا بە هاوسەری خۆی ناکرێن ڕەشبینانە چاویکەیەکی ڕەش لە چاوە بێ هەتا هاوسەرت بۆ نەگوازنەوە نەزانی چێیە لە دینی ئێمەدا شتی وانە سەحابەی وتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کچی ماڵی فڵان کەس بە تەمام بخوازم دوعای خێرم بۆ بکە والله ماڵێکی باشن فەرمووی ئەنەظەرتە ئیلەیها جوان سەیرت کردووە و لێی ورد بوویەوە سەحابەکەش وا حاڵی بوو کە ئەوە نەزەرە و حرامەتی نەوەڵی پێغەمبەری خوا هەر ئەوەندە دەزانم ماڵێکی چاکن و ئینشەڵڵا کچێکی باشە فەرمووی فانظر ئیلەیها کاکە بڕۆ جوان لێی ورد بەوە جوان سەیری دەم و چاو و دەست و ئەوانەی کە ڕێک و پێک بزانە لێی ورد بەوە تەماشایکە فإنه أحرى أن يؤدم بينكما فەرمووی ئەم یەکەم بینینە کە بەدڵت دەبێ و لە ناختا دەچەسپێ شیرینیەتەکەی تا زەمانێکی دوور دەمێنێتەوە لە ڕتا ئەبێتە بناغەی خۆشەویستی با لە ناخەوە سەرنجت ڕاکێشە و ئەوی سەرنجی تۆ بدە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 3895 و لە صحیحی مسلیمە بە ژمارە فەرموودەی 6233 هاتووە فەرمووی عایشەی خۆشەویستم والله من 2 جار لە خەوا تۆم نیشاندرا بینیم پیاوێک لە ناو پارچەیەک ئاوریش مادای نابووی وەکو وێنەیەک وەکو پارچەیەک نیشانی دام وتیان ئەوە خێزانەکە لە دنیا و قیامەتە دەفەرمێ منیش وتم کە سەیرم کردو لەسەرم هەڵدایەوە عایشە تۆ بووی وتم ئەگەر ئەم خەونە لەلایەن خواوە بێ دێتە جێ و عایشە دەبێتە هاوسەرم ئەوە الحەمدوللا بووی بە هاوسەرم ئەموێنێ ئەم دیمەنە چیمان پێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمان دەڵێ دەکرێت کوڕێک و کچێکیش لە فەیسبووکی شەوە یەکتر بناسن نەها بینینەکە نیشانم درا لە پارچەیەکە هەڵمدایەوە تۆ بووی دەکرێت کوڕێک و کچێکیش لەڕێی فەیسبووکی شەوە یەکتر بناسن لەڕێی ئینتەرنێتی شەوە یەکتر بناسن بەڵام بە یەکتر ڕابواردن نەبێ بەڵام مەبەستێک بێ بڵێ ئینشاءالله ئێمە هاوسەری داهاتووی یەکتر بین تا ئێرە تا ئەم یەکتر بینینە سەرەتاکەی ڕوانینی چاو بۆ چاو دەبێتە خۆشەویستی مامۆستای لاو مامۆستای هێمن خورشیدی شاعیر دەفەرمێ چوار چاو بەرامبەر یەک وەستاو دوان ڕاوچی و دوانیش ڕاو کاتێک ئەم سەیری ئەو دەکا ئەو داخراو هەر کاتێکیش ئەمدا ئەخرێ ئەو دێتە ڕاو ئای لەو ساتەی هەردوو نیگا پێکدا ئەدەن بڕوا بکەن دڵی مرۆڤ دەکەن بە ئاو کاتێک کە دوو کەس بە خۆشەویستیەوە سەیری ناو چاوی یەکتر دەکەن دڵیان بۆ یەکتر دەسووتێ ئەمە تا ئێرە ئیشکالاتێکی لەسەر نییە کوڕێک و کچێک ڕدوو ڕەگەز یەکتر دەبینن نێتێکی خاوێن لە دڵیاندا هەیە بەڵام لێرەوە دەبێت حەزەرەکە دەست پێ بکە
دوای ئەوەی یەکتریان بەدڵ بوو جێگەی خۆیەتی خۆشەویستی تاگلایەنە نەبێ کوڕەکە بە کچەکە بڵێ یان کچەکە جاری وایە کوڕەکە دەزانە شەرمنە خۆی پێی نەڵێ لە ڕێی خوشکێکی ئەمینی دینداری خواناسەوە بەڕێزەوە کە دەزانێت دڵسۆزە بۆ هەردووکیان بڵێ بۆ ژن ناهێنی بڵێ جا کێش و بە من دەکا بڵێ وەڵی فڵان کەس کچێکی باشە بۆ قسەی لەگەڵا نەکەین دەتوانێت کچەکەش ئەم پێشنیارە بکات لە ڕێی دەستە خوشکێکیەوە لێرەدا ئەگەر مەبەستیان زەواجە نابێت درێژە بکێشێ بۆ نابێت درێژە بکێشێ یەکەم هەمیشە لە قەلەقیدا دەژین والله هەموو کوڕکسێک کە بە نامەحرەمی قسە لەگەڵ یەکا دەکەن ویژدانیان پێیان دەڵێ ناڕەحەتیە چۆن تۆی بەڕێز ئێوە هەمووتان ئەهلی ڕێز و حرمەتن هەموو کورد وایە پێت ناخۆشە کوڕێک لە پشتەوە قسە لەگەڵ خوشکەکەت بکە ئەی بۆ من پیاونیم بە دەرگام نییە کاکە بۆ نەدەهاتی لە دەرگاوە ئەو کچەش خوشکی کەسێکە چۆن ئەگەر خۆت بووی بە خاوەنی کچ حەز ناکەی کوڕێکیانت لەگەڵ کچەکە تا بکە ئەو کچەش کچی پیاوێکە کچی دایکێکە لەبەرەوە بە ئەم مەسافە درێژە نەکێشەیە ئەگەر دەستگیرانت بوو چوویە خوازبێنی و دەستی باوک و دایکیت ماچ کرد حەڵاڵی خۆت بوو تەلەفۆنت ئازادە بینینت ئازادە چوونە دەرەوەت ئازادە پیاسەکردن لەگەڵی ئازادە سەعیکردنت بە یەکەوە ئازادە خوش لێت خۆش دەبێ خوش بە تاعەت بۆت حساب دەکات لە جیاتی حرام یەکسەر بەد لەبێ بە چاکە ئەو کاتێک کە نەزەر دەکەی حرامە ئەو کاتە سەیری دەستگیران دەکەی خوا هەموو تەماشاکردنێک چاکەیەکت بۆ دەنووسێ دەی ئەمان باشتر نییە بادرێ نەژە نەکێشە بچۆ خوازبێنی مارەی بکە دووەمیان درێژەدان بە هاوڕێیەتی چەند ساڵە زەرەری بۆ دوای زەواج هەیە ئێستا خۆشەویستانم ئێمە زۆر جا دەبینین کوڕ و کچێک دەڵێ هەر مانگێکە گواستویانەتەوە کچەکە وەڕزە جا ئەم عەقڵیەتە حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان ئەمە زۆر درۆیە مامۆستا وڵای دەترسین نوشتە و سحریان لێکرابێ کورە بابە هەر ئێمە بڕوامان بەم شتە خەرافیان نەماوە خەڵک وا لە مەریخ و مانگ تێپەڕی تازە تۆ خەریکی نوشتە و نوشتەکانی ناو سەرین و پشتی ئەوە نییە کاکە نەکەس نوشتەی لێکردەوە نەکەس سحری لێکردەوە نەکەس فاڵچیە و خەڵکی ئەوەیە ئەم کوڕکچە ئەی یەکتریان ناسیەوە بەڵێ ئەرە وەڵا 5 ساڵیش عەلاقەیان بە یەکەوە هەبووە دەی دەردەکە ئەوەیە 5 ساڵە هەرچی قسەی خۆشە بۆ یەکتریان کردووە پێی دەڵێن خۆشەویستی بە بێ بەرپرسیایەتی نە پارەی ویستۆ و نە هیچی ویستۆ کارتێکی موبایل و فەیسبوک و ئەنتەرنێتی ویستۆ هیچ شتێکی نەویستووە ئەمانە هەر بە قوربان و بەساقەیەک بوون ئەمجا ئەوەندەی گوێ لە دەنجی بووە ئەم گوێیانە پڕ بوون لەم قسانە ئەوەندەی بینیوە کە دەیگوازێتەوە ئەڵەی 5 ساڵە ژن و مێردن ئیتر لەو لەحزەیەوە مەسئولیەت دەست پێ دەکات مەسئولیەتی مادی و معنەوی کوڕەکە بەرپرسیایەتی دەکەوێتە سەر شانی خۆ وەکو جاران گاڵتە نییە خێزان بەخێوکردن پاشان منداڵ پەیدا دەبێ وردە مەسرەفات لەم قەیرانەیە دروست دەبێ باری معنەوی کچەکە ماڵی بەجێهێشتووە ماڵی باوکو دایکی 20 ساڵە 25 ساڵە لەو ماڵەدا فێر بۆ کوڕەکە باوکو دایکی بەجێهێشتووە چۆتە ژینگەیەکی کەوە غوربەتێک ئیلا دروست دەبێ ئەمانش 5 ساڵە وەکو ژنومێر ڕەفتار دەکەن لەگەڵ یەکتر ئەو گوێ عەشقی ئەو قسانە نەماوە تێر بۆ لە بیستنیان بۆ جاران خەڵک بەڕێزان بەو گرانیە بەو نەبوونیە بەو دەستقڵی شاویە بەو نەخوێندەواریە زەواج سەرکەوتوتر بوو کوڕکچێک ئیلا مەگە بە دەستگیرانی دوو جار یەکتریان بینی بێ پێ عەیب و کوڕەکە بە دەرکی ماڵی خەزوریش لێدا زۆر پچێت یان بەو گەڕەکەشا بڕوا باش نییە کچەکە پێ عەیب و لەگەڵ یا پیاسەیەکیش بکە ئەمەندە لە ناخیاندا پەنجی خواردبەوە عەشقی یەکتر بینین و دەستخستنە ناو دەست و قسە لەگەڵ یەککردن کە دەیگواستەوە 3 ساڵ هەروەیان دەزانی دەستگیرانن تەحەمولیان دەکرد ئەم خۆشەویستیەی ناوناخیان بەرگەی ئەو ئازارانەی دوای زەواجی دەگرت ئێستا کە تۆ ئەم هەموو ساڵە عەلاقەت لەگەڵیدا هەبووە بە ئارزوی خۆت قسەت کردو بینی و تا خاڵی بۆتەوە حەزەکانیش خاڵی دەبنەوە دوای مانجێک ئەمجا بەهانە بە نوشتە و سیحر و جادو و مامۆستا حەلیکەی ئەوە حەلەکە لە لای خۆتە ئەم مەسافەیە درێژە نەکێشێ باشە و ئەگەر دەستگیرانیش بوون هەوڵ بدەن کوڕکچێک هەموو ڕۆژە تەلەفۆن نەکەن هەموو ڕۆژە یەکتر نەبینن با بۆ دوای زەواج ئەو گەرم و گوڕێ بەڕێزان بمێنێتەوە با ئەو تاقەیە سەرف نەبێت سێمیان ئەگەر بۆ یەک نەبوون باشە کوڕێک کچێک لە ئەوڵی جامیعە و یەکتریان خۆش دەوێت ئەی دوای 4-5 ساڵی جامیعە ئەگەر بۆ یەک نەبوون باوکی وتی نادەمێ دایشی وتی نادەمێت خۆ نایکوژی چی یەکەی تەکە نەیدا چی یەکەی ئەو کاتە بە دەرەجەی یەک شەکە دەبێتە قوربانی 4 ساڵە هەموو تەلەبە و ڕەفیقی دەزان ئەم کوڕکچە عەلاقەیەکیان هەبوو هەموو عالم دەزانێت ئەگەر شوو بە کەسێکی کە دەکا خۆ ناکرێ هەرەوا دانیشێ ئەگە بڵێ عەلاقەم 4 ساڵ لەگەڵ کوڕەکە هەبوو هەتا ماوە ئەو کوڕە متمانەی پێ ناکە مێردی دووەمی متمانەی پێ ناکە هەمیشە دڵی لێ پیس دەبێت ئەگەر بڵێ قەتم هین نەکردۆیەشە بەیانی بۆی دەژێڕێتەوە خیانەتی کردو خۆی درۆی لەگەڵ خۆی کردووە کەواتە ئەم مەسافەیە ئیسلام لێرەدا دەڵێ ئەگەر یەکترت بینی و یەکترت بەدڵ بوو لە نای دەرگاوە بڕۆ دەستی باوکو دایشی ماسکە و ناوی خوای لێبێنە ئەگەر خوا بە نسیبی نەکردو نەگونجا
هەر خوشکتە لە بواری دینداری و کوردایەتی و خواناسی و نیشتیمانیدا خیانەتی پێ مەکە و ناوی مەزڕێنە و باسی مەکە و بەردێکی لەسەردانێ خوای گەورە بە نسیب کەسێشکەیکە خوش باشتر بە نسیب تۆ دەکا ئەم ڕێگایە چەند جوانە بە خۆشەویستی چەند پاراستنە ئێمە چواردەی دوومان لە پێشە هەموو کەناڵی دنیا باسی دەکا ناکرێ وەکو مسلمان و مزگەوت خۆمان لە کۆمەڵە شت بدزینەوە ناکرێ سەری خۆت بکەی بەناو لما خەڵک نەبینی خەڵک تۆ دەبینێ ئێمە دڵنیا بن چواردەی دوو ڕۆژی ڤالانتاینی پێ دەڵێن گوڵی سوور پێشکەش دەکرێ و ڕۆژی خۆشەویستیە و دەیان دڵی بۆ دەسووتێ و تیر و کەوانی لێدرێ ئەمە بمانەوێ و نەوانەوێ ئەوە واقعە دەبێت تەعاملی لەگەڵا بکەین بەڵام بۆ ئێمە تەعاملێکی موسڵمانانەی لەگەڵا نەکەین چێ ڤالانتاینیدایە نا قەشە ڤالانتاین دەی ڕەحمەت لە قەشە ڤالانتاین بێ کاکە بۆ مۆڕقمان لە ڤالانتاین بێ ئەگە قەشە ڤالانتاین دەستورێکی جوانی داهێنا دەسەڵاتی ئەو سەردەمە بەهۆی جەنگ و هەراوە مەرعی ژنهێنان و شوکردنی لە کوڕکچان کردبوو ئەم پیاوە لێبوردووە هات کوڕکچەکانی لە یەکمارەکردن وتی کاکە ئێوە بە حرامی بە یەکەوە مەبن وەرن بە شەرعی خوا لەسەر دینی خوا بە حەڵاڵی دەستگیرانی یەکتر بن وەرن نابێ پرۆسەی زەواج بوەستێ نابێ ئەو حکومەتە دەسەڵاتدارە زاڵمە مەنعی کوڕکچەکانمان بکات لە پرۆسەی هاوسەرگیری دەی ئەمە حتا ئێرە زۆر شتێکی چاکە ئێمەی وەکو مەلاش ئەمڕۆ دەبێ ئەوە مەسیحیەکانی شوێن کەوتوی ڤالانتاین مەلاکانی مزگەوت تۆی ڕیشسپی تۆی گەنج وەرن با بەدژی ئەم دەسەڵاتی خۆماندا بچینەوە وەرن با بە دەسەڵاتی کوردی بڵین کاکە تۆ گەنجانی ئێمە پەک خستووە بە بێمعاشی بە دەستکورتی باوکو دایکی بە بێخانوویی هات چۆن قەشە ڤالانتاین جورئەتی کرد وتی دەسەڵات خراپت کرد ئەم گەنجانە نابێ ئەوا بمێننەوە دەبێ ئێمەش لە چواردەی دوودا بیکەین بە ڕۆژێک بە دەسەڵات بڵین کاکە ئەوڕێک لەم گەنجانە بدەوە قورئان ئێمە چی دەفەرمێەوە ئەنکیحوا الأیاما منکم ئەی دەسەڵاتداران قورئان دەفەرمێ ئەی کار بەدەستی وەخت ئەی باوک و دایک ئەی خزم و کەسوکار ئەی دەوڵەمەندان ئاگاتان لە کوڕکچەکانتان بێ کە گەیشتنە حەدی زەواج و خۆشەویستی لە نێوانیان پەیدا بوو کار ئاسانی زەواجیان بۆ بکەین ئێمە دەتوانین ئەم شتانە زیندووکەینەوە کاکە بۆ قشە بە قەشە ڤالانتاین بڵین بۆ بەلامانەوە شتێکی قورس بێ نەخێر ئێمەی موسڵمانیش دەبێ بە حکومەتی خۆمان بڵین کار ئاسانی بۆ گەنجانمان بکە ئەی باوکو و دایک پارەت هەیە دەسەڵاتت هەیە هیچ کە کوڕکچەکانت مەهێڵەوە ڕێگریان لێ مەکە دووەمیان بیکەینە ڕۆژی هاوسەرگیری و باشن ئاشکرابوونی خۆشەویستان دوو کوڕوکز یەکتریان خۆش دەوێ و حەز دەکەم من لە ڕۆژی چواردەی دوودا لە ڤالانتاینە بڕیار بدەن با ئێمە هیچ کەم عەلاقەمان ناشەرعی نەبێ وەرن با بە شەرعی خوا بڕیاری هاوسەرگیری بدەین کوڕەکە ئەگەر تۆ دەتەوێت هاوسەرگیریم لەگەڵا بکەی من باوکێکم هەیە دەرگایەکمان هەیە کولانەخانوویەکمان هەیە خێمەیەکمان هەیە مەردانە دایک و باوکت بێنە وەرە دەستی باوکم ماچکە وەرە دەستی دایکم ماچکە و ناوی خوای لێدێنین ئەگەر ڕاز ناکەی هیچ کە دەستم مەبڕە ناشیرنم مەکە هات چواردەی دوو حەز دەکەم ئەوە بێتە ڕۆژی ئەمە دوو کەس یەکتریان خۆش دەوێت ناوێرن بە یەکتر بڵێن با لە چواردەی دوودا ئاشکرایکەن با هیچ کە تاگلایانە نەبێ ئێمە دەتوانین ئەم بەرگە دینی بەبەراکەین مامۆستا عەبدوڕەحمان ستیق بیرمەند و مامۆستای گەورەی کورد دوێنەیەکی جوانمان نیشان دەدا لەو بارەوەدا دەڵێ هەموو شتەکانی غەرب دایهێناوە ناشرین نین بەشێکی ناشرینە خراپەکەی فڕێدا کابرایەک دیمەنێکت بۆ دێنێ لە چوارچێوەیەکی شوشەدا جوان پێچاوێتەوە هەدیەکت بۆ ماڵەکەت بۆ دێنێ ئەڵێ ئەم وێنەیەم پێشکەش بە تۆ کردووە کاتێ وێنەکە دەکەیتەوە سەیرەکەی چوارچێوەیەکی حەتا بڵێ جوان و نایابی هەیە شوشەکەی تا بڵێ جوان و ڕێک و پێکە پشتەوەی ڕێکە ئەو شوێنەی بە بزمار یادا دەکەی هیچ عیبی نییە بەڵام یەک شتی خراپەسێکی بۆ نەس سەلیبێکی لەسەرە دەی منی مام حاجی و منی مەلا و تۆی ئەهلی مزگەوت ئاخر سەلیب لە ماڵما هەڵواسم ئەوی مەسیحیانە بۆ من نابێ ئایا دەکرێت بە هەموو شتێکەوە فڕی دەمە حاوی خۆڵەکەوە ناوەڵا یەکسە سەلیبەکەی لێ دەردێنم ڕسمی قورئانێک دادەنێم قل هو اللهیەکی لێ دادەنێم چوارچێوەکە عیبی نییە شوشەکە عیبی نییە بەرگەکە عیبی نییە ئیتر بۆ ئەمانە فڕێدەم سەلیبەکەی لێ دەردێنم و قل هو اللهیەکی لە ناودا هەڵدەواسم کاکە ڤالانتاین و ڕۆژی خۆشەویستیش ئێمە دەتوانین بە شەناڕەحەتەکەی لێلابەرین ئەویش بریتی بێ لە خۆشەویستیەک بەناو خۆشەویستی بۆ خەڵەتاندنی یەکتر لە بەرگە موسڵمانیەتیەکەیدا دروستیکەینەوە نوکتەیەکی خۆش هەیە واقعیشە کاتی خۆی لە سلێمانی جا خەڵکی سلێمانی زۆر زیرەکن و بۆ قسە ناگەڕێن کابرایەکی شێت دەبێ کابرای شێت لە ناو سلێمانیدا شەپقەیەکی لەسەر دەبێت شەپقەی ئینگلیزی کۆمەڵە گەنج بە شوێن یەکەوەن دەڵێن وڵات تۆ کافر بووی ئەڵێ بۆ ئەڵێن وڵات شەپقەی ئینگلیزان لەسەر کردو ئەو شەپقەی کافرانە کەواتە تۆش کافری کابرای شێت دەڵێ کوڕە وەڵام من گاڵتەم بە عەقڵیەوە دێ ئەڵێن بۆ ئەڵێ باشە ئەو شەپقە بێژیانە بێدەسەڵاتە بۆ دەتوانێت من کافرکە بۆ من ناتوانم ئەو شەپقە موسڵمانکەم وەڵای ئێستا شەپقەکە موسڵمانە لەسەری مندا واقعاً ڕاستە باشە بۆ مەراسیمێک دەتوانی ئێمە کافرکە بۆ منی موسڵمان ناتوانم مەراسیمەکە بدینداران و ئیسلامیانە بکەم
ئێمە دەتوانین کار لەوە بکەین ئێمە ئاڵوگۆڕێکی دیندارانەی پێ بکەین چوارچێوەکەەوە خۆی بێڵینەوە و بەرگێکی مسلمانانی بکەین بەبەرە ئاگاداری ئەوە بین ڤالانتاین ڕۆژی خۆشەویستی چواردەی دوو یەکشتی ناشەرعیە ئەویش ئەوەیە کچێک و کوڕێک گوڵ پێشکەش بە یەکەن مەسیج بۆ یەکتر بنێرن نامە ئاڵوگۆڕکەن بەڵام بۆ ڕابواردن بێ دوایی وای لێبێ کوڕەکە نازام کەپڵی پێ دەڵێن چی 17 کەپڵ و مەپڵی هەبێ کچەکەش لەولاوە بە هەمان شێوە هەر کاتێک کتێبێک دەخوێنەوە شتێکم بەرچاو دەکەوێت شتێکم بیر دەکەوێتەوە لە خزمەت تەفسیری مەلای گەورەی کۆیەدا بووم تەفسیرەکەی بەرگی دە لاپەڕەی 176 ئەوەی من لە مینبەرەوە بە جەنابتانم کتۆ هیچی بیستنی خەڵک نییە هەمووی لە ناو کتێبە هەیە لە بەرجی دەی تەفسیری مەلای گەورەی کۆیە مەلا محەممەدی جەلیزادە لە لاپەڕەی 176 دەڵێ ئەمە لە زمانی کۆیەدا ساڵی سیەکانیش ئەڵێ من تەقریبەن مێر منداڵ بووم تازە دەگەیشتمێت لە حوشەی لە حەیوانی مزگەوتی خۆماندا کە بابم مەلا عەبدوڵای جەلیزادە خەتیب و ئیمام و مدەڕیسی ئەو مزگەوتە بوو ڕاوەستا بووم 11 کەس هاتن 11 کەسەکە کوتیان بابت لەوەیە کوتم نەوەڵا بابم لە ماڵەیە کوتیان دەتوانین بیبینین کوتم ئەوای نووسیوە ئەڵێ من بە سەربانی مزگەوت و بازاردا چوومەوە ماڵێ و ئەوانیش بە بازاری داگەیشتنە ماڵی ئێمە ئەڵێ عەرزی بامیان کرد ئێمە موشکیلێکمان هەیە فەرمووی بڵێن شەرعێکمان هەیە فەرمووی بیڵێن گوێم لێتانە یەکیان وتی قوربان ئەو ژنە ئەو پیاوە کە دەیبینی بە پیاوێکیانی وت ئەوە ژنەکەی منی داگیر کردووە بەبێ ئەوەی من تەلاقی دەم منکوحەی منە لە ژێر نیکاحی مندایە ئەو پیاوە چۆمارەی کردووە مامۆستا کوتی جا کاکە ئەوگە تەلاقی نەدابێت چۆن چۆمارە کردووە کوتی قوربان ڕاست ناکە من بە شەرعی خوامارەم کردووە فەرمووی شاهیدت هەیە کوتی لەو 13 پیاوە دویان شاهید من دوو شاهیدی هێنا ئەوە پیاوێک مدعیە پیاوێکی وتی ڕاست ناکە دوو شاهیدیش چواری لە ڕۆیشتن وتی قوربان ژنی منە وڵا پیاوێکیان لەو 11 کەسی هەڵدا کوتی قوربان نەژنی ئەویانە و نەژنی ئەویانە بەخوا ژنی منە وتی ئەی تۆ دەڵێکی کوتی قوربان دوو شاهیدن لەگەڵ خۆیان ناوە لەو 11 دووشیان شاهیدی ئەوە بوون ئەڵێ کابرای تریان وتی قوربان بەخوا نەژنی ئەوە نەهی ئەوە بەخوای منە بەخوا منیش دوو شاهیدم بە حەقی خوا و پێغەمبەر هەن کە بە شەرعی خوا لە لای مەلامارەم کردووە ئەمە عەشەرەتون کامیلە 6 شاهید و 4 مرد دەفەرمێ کابرای یانزەمیان کوتی قوربان مامۆستا مەلا عەبدوڵای جەلیزادە بەو خوای ئەمانە هیچیان ڕاز ناکەن ئەم ژنە نەهی ئەوە ئەو شاهیدەش درۆ دەکەن وەڵڵی کابرایەکی لای پشدەر و خەڵازەیە ئەم ژنە ڕای کردووە لێرە ئەمانە مارەیان کردووە هیچیان نییە جا تەماشاکە ژنێک پێنجمێردی هەبێ و هەمووی شاهیدی هەبێ ئەمە چی لێ دێ ئێمە ئەمە لە کتێبەکەی مەلای گەورەدا دەخوێنینەوە ئێستای وا هەیە لە فەیسبووکە پێنجی هەیە کاکە ئەمان خەتەرە هەمووشی شاهید و بەڵگەی خۆی پێیە ئەم کوڕە لە کاکە دڵداری منە ئەوە نامەکانیەتی ئەویش لە کوڕە کاکە لەگەڵ منیشە ئەوەش نامەکانیەتی هەمووشیان شاهید و بەڵگەیان پێیە ئەمان خەتەرە بە دەرەجەی یەکەم کچ دەبێتە قوربانی ئێمە کۆمەڵگایەکی بێڕەحمین وەڵڵاهی کوڕ و کچ وەکو یەک تاوانبارن کاتێک کە هەڵەیەک ڕوودەدا بێشەرعیەک ڕوودەدا بە هەموومان زەمی کچەکە دەکەین جاری وا کچەکە دەکوژین کوڕەکە فەخری پێوە دەکا وەک بەرزەکی بانان بۆی دەردەچێت فەخر بەوە دەکات چوار پێنج کچی خەڵەتاندەوە بەڵام کچی داما و جاری وایە لەسەر ئەمە دەکوژرێ لەسەر ئەمە بەدبەخت دەکرێت لەسەر ئەمە دوایی شووی بۆ ناکرێ ئیسلامی ئێمە بە دەرەجەی یەکەم دەڵێ با ڕۆژی ڤالانتاین و خۆشەویستی نەبێتە بەسەراتەکەی مەلای گەورەی کۆیە با چوار پێنج مێردی نەبێ و هەمووشیان شاهید و بەڵگەیان هەبێ لەسەری ئاخریش نەکە دەبێتە قوربانی نازانی کامیانە با خۆشەویستی لە کوڕکچەکانمان حرام نەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیە کە ئیمامی ابن ماجه فەرموویەتی و شێخ ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بە صحیحی داناوە دەفەرمێت لەم یەرا للمتحابین مثل النکاح نەبیندراوە بۆ چارەسەری خۆشەویستی نێوان کوڕ و کچێک دەرمانێک هەبێ وەکو هاوسەرگیری جا سەیری ئەم خۆشەویستەکەن لە یەک دێڕات چی شتی فەرمووە یەکەم دانی نا بە خۆشەویستیدا متحابین دانی نا بەوەدا دروستە کوڕ و کچێک بە حەڵاڵی یەکتریان خۆش بوێ ئەوە دانی پێدا ناخۆشەویستمان صلی الله علیه وسلم دەرمانەکەشی بۆ دانا با ئەم خۆشەویستیە دەرمانی بکەین بە چی بە نیکاح والنکاح حەڵاڵ بە زەواجی شەرعی بە دەستماچکردن و پیرۆزبایی لێکردن بەو برای ئەگەر بزانە خیانەتت بە خوشکەی کردووە دەتکوژێ هەر ئەو برایە لە مەجلیسەکە شیرینیت بۆ دەژێڕێ ئەم لاولای ماچ دەکا و پیرۆزبایی لێ دەکا تو خوا چ جوانیەکە با ڕۆژی خۆشەویستی ئەم دێڕە بنووسرێ لە زانکۆکاندا لە پەیمانگاکاندا با بڕێ براکەنم کارتی خۆشەویستی تەوزیعکەن لەسەری بنووسن لەم یەڕە للمتحابین مثل النکاح نەبیندراوە بۆ چارەسەری خۆشەویستی نێوان کوڕ و کچێک دەرمانێکی کاریگەر و ئازارشکێن و سودبەخش
وەکو هاوسەرگیری با بە هاوسەرگیری کۆتایی پێبێ ڕێمەگەرن لە دڵخوازان باوشی بەڕێز حەق بدە بە کوڕەکەت با لای خەڵک باسی نەکە ئەوەندە کراوە بە لەگەڵ کوڕەکەتدا کە حەدی خۆی هات ئەگە حەدی خۆی نەهات و کوڕەکەت لە متەوەستەیە لە ناوەندیە لە ئامادەییە وەڵڵەهی هاوسەرگیری بۆ ئەو ناگونجێ بڵێ کوڕی خۆم بڕوان پێ بکە خۆشەویستەکەم تۆ ڕاستە بلوغی جنسیت بووە وا عمرت بۆتە 17 ساڵ بەڵام کوڕەکەم زەواج هەر بلوغی جنسی شەر نییە حەز و ئارەزوبازی لەگەڵ خۆشەویستیە دووشتی لەک جیاوازن ڕەن بێ حەز و ئارەزوت بۆ کچێک جوڵا بێ بەڵام بە کەڵکی هاوسەرگیری نایە سەبر بگرە بەویستی خوا خوێندنەکەت تەواوکە کەسابەتێک فێر بە ئەو کاتە منیش پشتیوانی لێ دەکەم بە زمانی نەرم بە دەمی مەکێشە مەیکە دەرەوە لە قورئانە دوو وشەمان هەیە والدمان هەیە لەگەڵ ئەبمان هەیە ئەم قورئانەی ئێمە بە یەک وشە هەموو شتەکانمان حاڵی دەکا هەموو کەس والیدە والید ئەو کەسەیە کەوا منداڵی بووە ئەوە بوارە فیسیۆلۆجی و تەندروستیەکەی ئەوەیە ژن و پیاوێک بە یەکگەیشت ژنەکە حامیلە بۆ لە تۆی ئەو پیاوە منداڵێک دروست بوو ئەوە والیدە ئەب چییە ئەب ئەو باوکەیە وەکو هاوڕێ ڕەفاقەت لەگەڵ کوڕەکەیدا دەکا هەر لە قورئانە دەفەرمێت چی إذ قال يوسف لأبيه نافەرمی إذ قال يوسف لوالده يوسف بە باوکی گوت نەک بەو کەسەی لێی لەدایک بووە ئەبی فەرموو نەک والید یعنی یوسف ئەوەندە دەیزانی باوکی جێگەی متمانێتی قسەی دڵی خۆی بۆ کرد ئەبێ کوڕەکان باوکەکان ئاوا باوەشیان بۆ بکەینەوە بڵێ کوڕی خۆم قەیچەکە حەزت لە کچی فڵان کەسە لە زانکۆدا لە پەیمانگا لە ئامادەیی وەرە با باسی بکەین وەرە با ڕێگات چارەی بۆ دانین بۆ ئەم کوڕە بچێ لای ڕەفیق و دۆست باسی بکە بۆ ناشیەک ڕێگای بۆ دانێ حەیف نییە لای تۆ نەڵێ ئەی کچەکانمان ئەو کچیش ئەو مافەی هەیە بێ بڵێ باوکە گیان وەڵایی فڵان کەس کوڕێکی باشە دەمەوێت شووی پێ بکەم نابێ سەری بتاشی نابێ برۆی بتاشی نابێ بڵێ هەی بێ ئابڕوو کوڕە حیا و حرمەت نەماوە ناوەڵە لە قورئانی ئێمەدا هەوە هەیە ئێوە هەمووتان بڕاتان بە قورئان هەیە ئێوە ئەهلی جومعان بەڕێزەکانم دەی لە قورئانی ئێمەدا دەفەرمێ کچەکەی شوعەیب پێغەمبەر یان هەر پێغەمبەرێک و پیاو چاکە بوو بێ ناوی نەهێناوە بۆ ناوی نەهێناوە لێرەدا قورئان چەند نمونەکانی جوانن ئەگە بیفەرمایە شوعەیب یعنی تاکە نمونە بوو کاکە پیاوی وا هەڵ ناکەوێتەوە ناوی ئەمەی نەهێناوە باسی شوعەیب و خەزووری حەزەتی موسا لە قورئانە بە ناو نەهاتوە بۆ ناو نەهاتووە یعنی کاکە مەڵێ جارە شەشتی وا دووبارە نابێتەوە ئەبێ لە تۆی ئیمانداری شا دووبارە بێتەوە کچەکەی پێی دەڵێ چی یا ئەبەتی ئستەئجیرهو ناڵێ یا والیدی ئستەئجیرهو هەها لێرەدا ئەب هەیە کچەکە دەڵێ باوە گیان توخوا مەهێڵە ئەو کوڕەمان لە دەست دەرچێ بەڕاستی پیاوێکی ئەمینە و ئازایە و شوانی باشی پێ دەکرێت خوا با بیکەین بە کوڕی ماڵی خۆمان و بیکەین بە شوان ئاین دەری دەبڕێ شوانێک بێ و لە ماڵتا بێت چۆن دەبێت بە نامەحرەمی لە پیاوی لە ماڵی پێغەمبەرێکا بێ یعنی باوە گیان حەز دەکەم شووی پێ بکەم یەکسەر شوعەیب لە پەیامی کچەکەی تێدەگا و دەڵێ موسا ئینی ئوریدو ئەن ئونکیحەکە ئیحدە ابنەتەیە هاتەینی دوو کچم هەیە حەز دەکەم یەکیانت دەمێ بۆ ناڵێ ئەوەیان نەوەک خۆشەویستیەکە تاگلایانە بێ ئایا موساژ مەیلی هەیە بۆ لای ئەو یەکسەر تێدەگا موساژ دڵی بۆ ئەو دەجوڵێ ناوی خوای لێدێنێ و لە لای خۆشی دای دەمەزرێنێ جاری وایە حەز دەکەی کچەکەت کوڕێکی خۆش دەوێت نابێ بڵێ ئەرە چۆنن ناسی جای چۆن ئەی تۆ ژنە تێنا چۆنن ناسی کاگە کچەکەش هەروە ناسی وێتی دەبێت لە شوێنەکە یەکتریان بینی بە قابیلە لە خەوانیشانی نەدراوە ئەبێت لە شوێنەکە یەکتری بینی بێ ئەوە تەلەفۆنی لەگەڵیا هەبوو ئەوە لە فەیسبووکەوە ناسیتەوە قورە چۆن لە جامیع قسە لەگەڵ خەڵکا کردووە چۆن لە ئێمەی موسڵمان و عەشایرەوە شێتەوە ئەوە لە قورئانەوە باس کراوە کاتێک کە کچەکەت کوڕی وەڵایی فڵان کوڕێکی باشە بەخوا باوکە زۆر بەڕێزە بە حورمەتە بزانە کەسابەتی نییە شەریکەت هەیە بیهێنە لە لای خۆت کاکە وەکو شوعەیب دای مەزرێنە ئیشی بۆ بدۆزەوە کوڕە هۆدەیەکی لە ماڵەکە تا بدەیە کوڕە بۆ کوڕەکەت هەموو ماڵەکە سەرف دەکەی کچەکەت چی لەو کەمترە بەخوا کچەکەت جای وەفادارتر دەرەچێت بێنە لای خۆت با کوڕێکت بۆ زیاد بە کاکە زاوا کوڕە بەخوا بوشیش کچە ئەبێ بەم واقعی بینیەوە سەیری ژیان بکەین وەڵڵەهی ژیانمان دەبێتە بەهەشت ئەمە بابەتێکی کورد بوو لەسەر ڕۆژی خۆشەویستی و ومێدەوار و داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە هەموو کوڕەکچەکانمان بە حەڵاڵی بە دڵخوازی خۆیان بگەن یا ڕەبی خوایە هەموو کوڕەکچەکانمان بە حەڵاڵی بە قەدر و حرمەتەوە خوایە بە خانە و لانەی هاوسەری خۆیان بگەن هەموو ئەو کوڕکچانەی بە پاکی و حەڵاڵی یەکتریان خۆش دەوێت خوایە هاوسەرگیریان بە حەڵاڵی بۆ ئاسانکەی لەمپەرەکانی بەردەمیان لابەری هەموو ئەو کەسانی کەوا ڕێگرن لە بەردەمی هاوسەرگیریدا خوایە دڵیان نەرمکەی و ڕێگری کوڕکچەکانمان نەبن ئەرحەم الراحمین ئەوانەی نەخۆشن یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێریان بۆ بنێری ئەو کەسانی دڵبەخەمن یا ڕەبی خوایە دڵخۆشیان کەی ئەو کەسانی گرفتی دەرونیان هەیە و نەخۆشی نەفسیان هەیە یا ڕەبی خوایە ئاسوودەی بە دوو دەرونیان بەخشی یا ڕەبی خوایە و کەسانی هەر مشکلەیەکی مادیان هەیە مشکلەیەکی داراییان هەیە لە هەر شوێنەکان یا ئەرحەم الراحمین یا فەتاح دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیەوە ئەو کەسانی دەستکورتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە
ئەم کوردستانەمان لەم ئەخلاقە پەسەندە کوردەواریە زیاتر بەهرەمەندکەی ڕێز و حرمەت لە نێوانماندا زیادکەی لەناو یەکترا تەباو خۆشەویستمانکەی دڵمان بەرامبەر یەکتر پاکەی لە حەسەد و لە بغض و ڕقوقین یا ئەرحەم الراحمین. یا ربی خوای پێشمەرگەی کوردستان پارێزی ئاسایشی کوردستان و پۆلیسی کوردستان هەموو ئەو کەسانی لە ئەمن و ئەمانی ئەم کوردستانەدا دەستی باڵایان هەیە لە ئەمن و ئەمانی کوردستانەکەدا خوای تۆش ڕۆڵەی مسلمانان پارێزی خوا ڕۆڵەی ئەم مسلمانە دەست بەدەست نوێژرا ئەهلی مزگەوتانە لە هەر شوێنێکی دنیان بیان پارێزی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە حاڵی خۆمان بکەی عاقبەتمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين.